بەڵا عزیزان دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان کە وەک پێشتر ئاماژەمان پێدا تەوەرێکی خانمانەیە لەگەڵ دکتۆرە سەناریا شوان سپۆڕی پزیشکی خێزانی و نەخۆشیەکانی مەمک باس لە باوترین نەخۆشیەکانی مەمک و ناسینەوە و هەستپێکردن بە ئەم جۆرە نەخۆشیانە ئەکەین. دکتۆرە سەناریا لەگەڵمانای ئێمە زیاتر کە باسی نەخۆشیەکانی مەمکەکرێ یەکسەر خەیاڵمان بۆ شێرپەنجە ئەڕوا ئەمە تا چەنێ ڕاستە ئایا ئەم ئەندامی لەش تەنها تووشی شێرپەنجە بە یا کۆمەڵێک نەخۆشی تر هەن کە تووشیە بەنسبەت مەمکەوە ئێستا لە خانمانە ئەبینرێت کە زیاترین مۆزوع کە باس ئەکرێت لەبەر ئەوەی نەخۆشیەکانی مەمک بەگشتی زۆر دیای کردو بە تایبەتی شێرپەنجەی مەمک. بەڵام ئەمە واتای ئەوە ناگەێنێ ئێمە هەر گرەیە کە لە مەمکە نەخۆشەکەی هەستی پێ بکەین ئێمە لە کاتی پشکنینە بیبینینە لە ئەنجامی پشکنینەکەیە گرەیەک دەرکەوێ واتای ئەوە نییە هەموو گرێکان شێرپەنجەیە بە پێچەوانەوە. خۆشبەختانە لە سانەوەی گرێکان کە لە مەمکە دەستنیشان ئەکرێ لە سانەوەتیان پاکن واتایان ئەوە تا گرەی ڕیشاڵیە فایبەریە یان ئەوە تا گرەی چەوریە یان ئەوە تا کیسە بۆی هەیە مەمکی گرۆگرۆ بێ بەڵام ئەژمێنێتەوە ڕێژەی شێرپەنجەی مەمک لە زیابوونایە بۆیە هەر خانمێک لە هەر کاتێکە لە هەر تەمەنێکە ئەگەر هەستی بە گۆڕانکاریەک لە مەمکیا کرد هەستی بە ڕقیەک کرد هەستی بە ئازارێکی بەردەوام کرد هەستی بە هەر شتێکی نامۆ کردکەوتە ژێر دەستێەوە یان سووربوونەوەیەک لە مەمکەکە یان دەردراوێک لە گۆی مەمکەوە دەربچێ باشتر وایە پشکنینی بۆ بکات و پشتگوێی نەخات. هەرچەنە دکتۆرە ئێستا باست لە هەنێ نیشانە کرد ئێمە چۆن بزانین ئەو نیشانە نەخۆشی مەمکەین زۆر جار ئازارمان هەیە تا ئازارمان نەبێ ناچینە لای دکتۆر بەڵام هەنێ جاریش ڕەنگە خۆمان هەستی پێ بکەین نیشانەکانی چین چۆن بزانین کە ئێمە گرفتێک لەو ئەنداممان خۆی ئەگەر باسی نەخۆشیەکانی مەمک بکەین بەگشتی بڵێ ئازاری مەمک یەکێکە لە هەرە باوترین نیشانەکان کە نەخۆش سەردانمانەکەن یان لە هەموو تەمەنێکا چونکە ڕوو ئایا هەر ئەو خانمانەی کە با بڵێن لە سەرەتای دروست بوونی مەمکیانەوە لە تەمەنی باڵغیانەوە کە ئیتر ئەکەونە سوڕی مانانەوە ئازاری مەمکیان بۆ دروستە بێ. ئەتوانین بڵێن ئازاری مەمک بە تایبەتی دوو جۆرە دانەیەکیان پەیوەندی هەیە بە سوڕی مانانەوە هەموو خانمێک پێش ئەوەی بکەوێتە سوڕی مانانە هەفتەیەک بۆ دەڕۆژێک بۆی هەیە ئازاری مەمکیان هەبێت بە تایبەتی لە هەردوو مەمکیانە ئەبێ ئازارەکە توونە هەست بە قورساییەک ئەکا هەنێ جار ئەڵێ هەستەکەم شان و ملم پێوەی ئێشێ ئەکچێتە بۆ ژێرباڵەکانی بەڵام ئیتر لەگەڵ ئەوەی کە خانمەکە کەوتە سوڕی مانانە ڕۆژێ دوای ئەوە بەرەبەرە ئازارەکەی بەرەو کەمبوونە ڕات ئەو هەوکردنی کە پێش سوڕی مانانە هەستی پێەکا و ئاوساوەیە کە هەستی پێەکە کەمە بێتەوانێ. بەڵام جۆرێکی کەمان هەیە ئازارێک هەیە بەردەوامە بۆی هەیە ئەو ئازارە پەیوەندی هەبێت بە دروستبوونی کیس لە ناو مەمکەکەیە هەنێ جار ئێمە لە مەمکێکیانە لە هەردووکیانە چەند کیسێک بەدی ئەەکەین بە هەر قەبارەیەک بێ بۆی هەیە چەندانەیەکیش بێنەک یەکدانە بێت هەروەها دروستبوونی گرێ لە مەمکە لە هەنی حاڵەتە ئازار دروستەکە جگەلەوەی کە مەسەلەن هەنێ حاڵاتی کە هەیە بۆ نمونە گۆڕانکاری هۆرمۆناتە بە تایبەتی ئەگەر هۆرمۆنی شیر بەرز بێتەوە لە هەر تەمەنێکە یان ئەگەر مەسەلەن ئەو خانمە خۆی عیلاج وەرگێ عیلاجی هۆرمۆنات بەکاربێنێ بۆ ڕێکردنەوەی سوڕی مانانە یان بۆ مەبەستی دروستبوونی حەمل یان بە پێچەوانە ئەگەر حەبی دژە سکپڕی بەکاربێنێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئازاری مەمک دروستکە. هەنێ ئازاری مەمک هەیە پەیوەندی هەیە بە بۆ نمونە تەشەنوجی ماسوولکە و مشکلەی فقراتی مل یان مشکلەی شانومل و ئەمانەش بۆی هەیە ئازارێک دروست بکە لە ناو مەمکەکەیە. بۆیە باشتر وایە تەوانە ئەو خانمە خۆی نازانێت کام جۆرە ئازاری مەمکە ئەگەر هەر کاتێک هەستی بە ئازار کرد باشتر وایە پشکنینی بۆ ئەنجام بدرێ چونکە هەیە ینی حاڵەتمان بینیەوە مەسەلەن هەوکردنێک لە ناو مەمکەکەیە هەبووە ئازاری بۆ دروست کردووە هەنێ حاڵەتیش هەیە مەسەلەن شێرپەنجە دەرچووە بەڵام ئازارێکی بەردەوام هەبووە لە مەمکەکە. دکتۆر نازانم تا چەندێک زانستیە بەڵام ئەوەی کە ئەبیستین ئەڵەن ئەگەر ئازاری هەبێ ئەوە دیارە ڕەنگە شتەکە باسی تر بێ بەڵام چەند کاتێک گرەیەک یان شتێک دروستە بێ ئێمە هەست بە ئازارەکەی ناکەین تا دواتر پێمان ئەوترێ دوور بێ ئەم گرەیە خراپە یاخود حاڵەتی شێرپەنجەیە ئەمە تا چەندێک لە ڕۆژانستێکەوە ڕاستە خۆی تا حدێک ئەو قسەیە زۆر ڕاستەیە زۆربەی گرێکانی مەمک کە شێرپەنجەن ئازاریان نییە بەڵام بینی وشمانە لە حاڵەتە نەخۆشمان هەبوو مەسەلەن گرەیەکیان چەند گرەیەکی هەبوو لە مەمکەکەیە ئازاری مەمکی بۆ دروست کردووە جگەلەوەی ئەگەر باسی شێرپەنجەی مەمک بکەین ئێمە
خۆی چەند جۆرێک هەیە لە شێرپەنجەی مەمەک بەڵام بەگشتی ئەگەر بیکەین بە دوو بەشەوە بەشێکمان هەیە لە بۆرێ شیردەرەکانە دروست ئەبێ شێرپەنجەی مەمەک کە پێی ئەوترێت دەکتەڵ کارسینۆمە ئەمە باوترین جۆری شێرپەنجەیە کە ئەبینێ لە خانمانە بەڵام نەوعێکی کەش هەم هەیە لە شێرپەنجە کە لە گرێ شیردەرەکانی مەمەک دروست ئەبێ کە لۆبیلەری پێ ئەوترێ لۆبیلەر کارسینۆما کەمترێکە ینی ڕێژەی دروستبوونی کەمترێکە بەڵام ئەو نیشانانەی کە دەرئەکەوێت لە خانمە جیاوازی هەیە لەگەڵ دەکتەڵەکەیە یعنی مەرجنی ئەو خانمانەی کە لۆبیلەریان هەبێ گرێ لە مەمکیانە دروست ببێ هەنێ جار مەسەلەن وەکو ڕقیەک هەستی پێەکە هەنێ جار ئازارێکی بەردەوام دروست ئەبێ هەنێ جار ئەم نەوعا لە سۆنەر و لە مامۆگرافیشە لە تیشکی مەمکا دەرناکەوێت بۆیە هەرێکی و تایبەتمەندێکی خۆی هەیە بۆ دای من ئەڵم ئەگەر هەر گۆڕانکارێک ئەگەر ئازارێکی بەردەوام بێ بە تایبەت ئەگەر بە ئازارشکێن کۆتایی پێنێت ئازارەکە باشتر وایە پشکنینی بۆ ئەنجام بدرێ باشە دکتۆرە جگە لە ئازار و لە سووربوونەوە ئەگەر خانمان خۆیان بیانەوێ هەست بکەن بە گۆڕانکارێکە لە مەمکیانە ڕۆەدای خودت حاڵەتێکی ناتەندروستکە بۆیان دروستە بێ چۆن بیناسنەوە هەموو خانمێک لە باشتر وایە لە تەمەنی 20 ساڵیەوە هەموومانێک لە دوای سووری مانانە پشکنین بۆ خۆی ئەنجام بدە خۆی پشکنین خۆی لە ماڵۆ پشکنین بۆ خۆی بکات بەڵێ ئیتر وای لێت ئەم شارەزا ئەبێت ئەگەر خوا نەخواستە هەر گۆڕانکارێکی سەرەتایی ڕۆبا لە مەمکەکەیە گۆڕانکارێکە بچووکیش بێ کەمیش بێ خۆی یەکەم کەسە بێ کە هەستی پێەکە هەست بۆ گۆڕانکاریانەکە وەکو ئاماژەم پێکرد باشتر وایە لە دوای سووری مانانەوە بێت پێنجەم ڕۆژیان حوتەمین ڕۆژی سووری مانانە هەیە سووری مانانەکەی درێژخایەنترێ بێ ئەتوانێت لە دەهەمین ڕۆژی شابیکات ئاساییە یەکەم جار پێویستە ئەو خانمە لە بەردەم ئاوێنەیەکە بوەستێ بەشی سەرەوەی بەتەکید ئەبێ هیچی لە بەرانە بێ سەیری خۆی ئەکا بەراورد دەکا لە بینی هەردوو مەمکەکەیە بزانێ هیچ ئاوساویەک هیچ گۆڕانکارێک لە مەمکەکەیە ئەبینێت بەتەکید مەمکێک لەوەی تر گەورەترێکە ئەمە شتێکی ئاساییە بەڵام ئەگەر لە ناکاوێکە هەست بکە مەسەلەن لایەکیانی بەرزترێکە یان هەست بە چاڵیەک بکە گۆڕانکاریەک لە پێستەکەیە سووربوونەوەیەک بکە خۆی دیقەت لەو شتەیە ئايات و ئەیبینێ کاواتەیەکەم شت سەیری ئەکا بەراوردی ئەکا هەردوو دەستی ئەبا بۆ سەرەوە بەڕێکی لێرە دیقەت لە گۆی مەمکەکانە بزانە ناچێ بەناوەوە لە پێستەکە هیچ گۆڕانکاریەک نابێ مەسەلەن چاڵبوونێک ڕوونایە لە پێستەکەیە پاشان هەردوو دەستی ئەخاتە کەمەری تۆزێ کەمەری خۆی ئەگوشێ ئەو ماسوولکەی ژێر مەمکەکە تەقەڵوسەکە شرنگ ینی کۆنتراکتەکە لەبەرەوە ئەگەر گرەیەک هەبێت یەکسەر پێستەکە ئەچێ بەرەو ناوەوە پاشان پشکنین بە دەستی ئەکات مەمکی چەپی ئەبێ بە دەستی ڕاستی پشکنین بکە پشکنینەکە نابێ بە سەری پەنجەکانی بێ ئەبێ پانایی دەستی بکە ئەم دەستی چەپەی ئەخاتە پشتی سەرەوە و پشکنینەکە ئەنجام ئایا بۆ مەمکی چەپی بە دەستی ڕاستی وەکو ئاماژەم پێکرد مەمکی وەکو سەعاتێک ئەهێنێتە بەرچاوی خۆی لە سەعات 12 دەست پێ ئەکا بەش بەژێتە خوارەوە ئەچێ بۆ سەعات 3 بۆ سەعات 6 ئەگەڕێتەوە بۆ سەعات 12 طبعا بەپێی قەبارەی مەمکەکە فەرقەکات تۆزێ دەستی ئەهێنێتە خوارەوە طبعا کە ئەم پشکنینەکە بۆ خۆیەکە نابێ هەر دەست لە پێستەکەەوە بات یعنی تۆزێ ئەبێ زەختێ بکە بزانێ هیچ ئەکەوێتە ژێر دەستیەوە دیسانۆکو باسم کرد کە دەستی هێنایە خوارەوە هەموو بەشەکانی مەمکی سەیرەکاتەوە تا ئەگاتە گۆی مەمکی زۆر بە هێواشی تۆزێ گۆی مەمکی ینی ئەملا ئەولای گۆی مەمکی ئەگوشێت بزانێ هیچ دەردراوێک لە گۆی مەمکەکەەوە یێتە دەرەوە یان نا کە تەواوە بێ لە پشکنینی مەمکەکە باشتر وایە پشکنینی ژەرباخەڵی بکە پشکنینی ژەرباخەڵەکەی دەستی ئەهێنێتە خوارەوە ئەم جاریان بەسەری پەنجەکانی دەستێ با بۆ ژەرباڵی بزانێ هیچ لەمفەگریەکی شتێکی نامۆ بەر دەستی ناکەوێت بە هەمان شێوە پشکنین بۆ مەمکەکەی تری ئەنجامەیە ئەم پشکنینە ئەبێ مانانە خۆی بۆ خۆی دووبارە بکاتەوە هەر کاتی هەستی بە گۆڕانکاری کرد باشتر وایە پشکنینی بۆ ئەنجام بدرێ زۆر باشە دکتۆر ئەو پشکنینانەی کە باست کرد ئەوەیە کە لە ماڵەوە ئەنجامێت هیچ پشکنینە هەیە کە پێویستەکە ئێمە سەردانی نەخۆشخانە بکەین و ماوە بڕۆین بیکەین ئەمان باشتر وایە لە تەمەنی 30 ساڵیەوە ئەنجام بدرێت بمەرجێک ئەو خانمە هیچ گۆڕانکارێک لە مەمکی هەست پێ نەکات لە دوای تەمەنی 30 ساڵیەوە باشتر وایە پزیشکێکی پسپۆر پشکنینی بۆ ئەنجام بدە چونکە لەوانەیە ئەگەر گۆڕانکاریەک هەبێت خۆی ئەو خانمە هەستی پێ نەکا بە تایبەتی ئەو مەمکانی خۆی گرۆگرۆیە هەنێ مەمکەیە سروشتی مەمکەکە خۆی ڕیشاڵی زۆرترێکە گرۆگرۆیە خانمەکەیت ئەڵێ خۆم سەری لێ دەرناکەم نازانم کامیان خانەی مەمکی خۆمیان ئەگەر گۆڕانکاری تازە دروست ببێ لە مەمکەکەیە ئەمە لە تەمەنی 30 ساڵیەوە ئەنجام ئەدرێ ئیتر بەپێی گۆڕانکارەکانە کە ئێمە هەستی پێ بکەین 6 مانجارێک یان ساڵی جارێک بە خانمەکە ئەڵین دووبارە سەردانمان بکاتەوە پشکنینەکەی بۆ ئەنجام ئەدەین
ئەو خانمانەی کە لە تەمەنی 40 ساڵیەوەیە باشتر وایە پشکنینی مامۆگرافیان بۆ بکەین. مامۆگرافی چییە؟ تیشکێکی تایبەتە کە بۆ مەمک ئەنجام ئەدرێ، چەند چرکەیەک ئەخایەنێت هەنێ خانم بەڕاستی لی ئەترسن و ئەزانێ ڕێژەی تیشکەکەی زۆرەیان و ئەزانێ کە ئازارێک بە مەمکەکە ئەگەیەنێ، بەڵام خۆی چەند چرکەیەک ئەخایەنێت و ئەو ڕێژەی تیشکەش کە لە ڕێگەی مامۆگرافیەوەیە ڕێژی تیشکەکەی کەماواتە زیان بەخش نییە. ئەم مامۆگرافیە لە 40 ساڵیەوە ئێمە بۆ خانمانی ئەکەین بەپێی ئەو گۆڕانکاریانەیە بۆی هەیە ئێمە ساڵی جارێک بۆی دووبارە بکەینەوە یان بە 2 ساڵ جارێک بۆی بکرێ. بەڵام ئەو خانمانەی کە ئەگەری توشببوونیان هەیە بە شەرپەنجەی مەمک بۆ نمونە ئەگەر مەسەلاً کەسێکی دەرەجەیەکیان شەرپەنجەی مەمکی هەبێت یان ئەگەر هەنێک گۆڕانکاری لە مەمکەکەیە هەبێت ئێمە حەزەکەین مەسەلاً ساڵی جارێک پشکنینەکەیان بۆ دووبارە بکرێتەوە. بەڵام ئەگەر ئەو خانمانە ئەگەر فاکتەریان هەبێت کە ڕێخۆشکەر بێ بۆ ئەوی ئەو خانمە ئەگەری زیادبوونی هەبێت بە توشببوون بە شەرپەنجەی مەمک ئێمە هەنێجار لە تەمەنی 35 ساڵیشەوە بۆیان ئەنجام ئەدەین. باشە دکتۆرە، زۆر بکات گوێمان لەوە بێ کە گرنگترین هۆکار بۆ دروستبوونی شەرپەنجەی مەمک بوونی هۆکاری بۆ ماوەیە. جگەلەوە ئێمە هیچ هۆکارێک ترمان هەیە مەسەڵەن لایف ستایل، ژینگە، ئەمانە کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی نەخۆشیەکانی مەمک و بە تایبەتی شێرپەنجە؟ ئەگەر باسی بە سەرەکی باسی هۆکارەکانی شێرپەنجە بکەین، لە ڕاستیە هۆکارێکی تایبەت نییە بۆ ئەوەی کە ئەو خانمە ئەگەری توشببوونی زیابکە بە شەرپەنجەی مەمک، بەڵام هەنێ فاکتەر هەیە کە ڕێخۆشکەرن بۆ ئەوەی ئەو خانمە ئەگەری توشببوونەکەیان زیابکە. یەکەمین فاکتەر ینی جەندەرە، خانمان، ینی خانمان ئەگەری توشببوونیان زیاترێکە مینەیە، بەڵێ ئەگەری توشببوونیان زیاترێکە لە پیاوانە هەیە ڕێژەی شەرپەنجەی مەمک، بەڵام ڕێژەکەیان کەمترێکە تەنها لە سایەکە کەواتە پیاوانیش ئەگەریان هەیە کە توش ببن بە شەرپەنجەی مەمک. هەر پیاوێک ئەگەر گۆڕانکاری لە مەمکی هەست پێ بکات کاتەوانیش پێویستە پشکنین ئەنجام بدەن بەتەکید، ینی بەڵام لە پیاوانە ئاسانترێکە، ینی مەسەلەن خۆی یەکسەر هەستی پێ ئەکا ئەگەر ئاوساویەک گرێک یان هەنێجار دەردراوێک لە مەمکەکەیە دەرئەچێت لە فانیلەکە یان لە کراسەکە ئەڵێ شتێکی زەردا و یان خوێناویەکم بینیەوە بە کراسەکەمەوە بووە. کەواتە یەکەم هۆکارمان مینەیە. دووهەمین تەمەنە، چون بە تەمەنە هۆکارە بۆ ئەوەی ئەو خانمە ئەگەری توشببوون بە شەرپەنجەی مەمک زیادکە، بە تایبەتی لە سەر و تەمەنی 45 بۆ 50 ساڵی. بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە نەخۆشمان هەیە لە تەمەنێکی گەنجیە تووشی شەرپەنجەی مەمکە بێ، کەواتە هەر خانمێک لە هەر تەمەنێکە گۆڕانکاری لە مەمکیا هەست پێکرد، ینی نەڵێ من هێشتا تەمەنی توشببوونم نییە بە شەرپەنجەی مەمک، لە هەر تەمەنێکە هەستی بە گۆڕانکاری کرد، باشتر وایە پشکنینی بۆ ئەنجام بدرێ. هۆکارێکی کە هۆکاری بۆ ماوەیە وەکو ئاماژە و پێکرد، هۆکارە بۆ ماوەیەکان گۆڕانکاریە لە جیناتە، بە تایبەتی ئەگەر ئەو خانمە کەسێکی دەرەجەیەکی شەرپەنجەی مەمکی هەبێ، بە تایبەت شەرپەنجەی ینی لە دەرەجەیەک مەبەستمان لە دایکە خوشکە لەگەڵ کچە، ینی خانمێک مەسەلەن کچەکەی توش بوو بێ بە شەرپەنجەی مەمک، بەڵام دەرەجە دووش تایبەتمەندی خۆیان هەیە، ینی مەسەلەن بۆ نمونە ئەگەر 2 پووری واهی بێت یان پورێک و ننکێکی واهی بێت، بەڵام ئەوانەی تر مەسەلەن خانمێت ئەڵێ ئامۆژنم واهی وانە خاڵۆژنم واهی بووە، طبعاً ئەمە بە خزمایەتی ئەگەر خۆی پووری بێت ئەوە جیاوازە، بەڵام کە ئەڵین بنەماڵە مەبەستمان لە بنەماڵی ماڵی خۆیانە، ئەگەر ئەو گۆڕانکاری بۆ ماوەیان ئەو گۆڕانکاری جیناتە هەبێت، باشتر وایە پشکنینەکان زووتر بۆیان ئەنجام بدرێ. هۆکارێکی کە هۆکاری هۆرمۆناتە، هۆرمۆنات بە تایبەتی ئەو خانمانە ئەگەر لە خوار تەمەنی 12 ساڵیەوە بۆ یەکەمین کەڕەت بکەونە سووڕی مانانە، یان ئەو خانمانەی کە لە دوای تەمەنی 55 ساڵیەوە و هێشتا سووڕی مانانەیان بۆیێت، کەواتە بەرکەوتی هۆرمۆناتیان زیاترێکە، یان ئەو خانمانەی کە مەسەلەن وەکو باسم کرد عیلاجی هۆرمۆنات بەکارئێنێ، یان بۆ مەبەستی ڕێکردنەوەی سووڕی مانانە بێت، یان بۆ مەبەستی ینی ئەو بێت علاج وەرگری بۆ مەبەستی سکپڕبوون، یان ئەو تا حەبی دژە سکپڕی بەکاربێنێت، بە تایبەتی ئەگەر بۆ ماوەیەکی زۆر عیلاجەکە بەکاربێنێ، یعنی مەسەلەن خانمێک گۆڕانکاری هۆرمۆناتی هەیە 2 مان 3 مان عیلاج بەکارهێنێ، کێشەیەکی وا دروست ناکە، بەڵام من نەخۆشم هەبوو خۆی هاتۆتە لام ئەڵێ من بەبێ ئەوەی دکتۆر بۆم بنووسێ 5 ساڵ حەبی منع بەکارهێنم، بەبێ ئەوەی هیچ پشکنینێکی مەم بکات. طبعاً ئەمە گۆڕانکاری هۆرمۆنات دروستەکە لە جەستەیە، ئەگەری دروستبوون بە گرەی مەمک و کیس و شەرپەنجەی مەمکیش زیاد ئەکات. لە کاتێکە خانمان وازان
خواردنی ئەو جۆرە حەپانە تەنها کاریگەری لەسەر بابەتی مناڵانە بەتەکید نازانێت کە کاریگەری هۆرمۆنات کە چەند کاردانەوەیکی خراپ دروستەکە لە جەستەیە. باسی لایفستایل کرد زیادبوونی کێش یەکێکە لە هۆکارەکان بە توشبوون بە شەرپەنجەی مەمەک چووکە ئەو خانە چاوریانەی کە لە شاکۆ ئەبێتوانێ دیسانەوە لە لەشە ئەبێ بە ئسترۆجین چووکە ئێمە کە ئەڵێن گۆڕانکاری هۆرمۆنات دوو هۆرمۆنی سەرەکیمان ئسترۆجین و پرۆجسترۆنە ئەو چاوری کە لە شاکۆ ئەبێتەوە دیسانەوە ئەبێتەوە بە ئسترۆجین ئەو خانمانەی کە جگەرە ئەکێشن بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئێستا جگەرە کێشان و نێرگەلە کێشان زۆر ڕووی لە زیابوونە لە هەموو تەمەنێکە ئێمە بەڕاستی ئەیبینین ئێستا لەگەڵ خواردنەوەی مادە کحولیەکان وەکو باسم کرد عیلاجی حەبی هۆرمۆنات بێ هەر حەبێک بێ ئەبێ لەژێر ڕەنمایی پزیشکا بێت بەرکەوتەی تیشک بۆ نمونە ئەگەر ئەو خانمە خۆی ئیشەکەی وا بێت کە تیشکی بەرکەوێت یان ئەگەر مەسەلەن لە شوێنێکا بێت ینی ئەوەی تیشکی بەرکەوێت ئایا هی ها تیشکی معمەل بێ هی شوێنێک بێ ئەوانە کە بەریکەوێت یان ئەو خانمانەی بۆ مەبەستی چارەسەر ینی مەسەلەن بۆی هەیە خۆی ئەو خانمە پێشتر شێرپەنجەی شوێنێکی کەی هەبوو بێت و چارەسەری تیشکی وەرگرتی بێت هۆکارە بێ بۆ ئەوەی ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمەک زیاد بکە. هەنی حاڵەت هەیە مەسەلەن خانمان ئەگەر خۆی پێشوەختە شەرپەنجەی جیەکی کەی هەبوو بێ بۆ نمونە ئەگەر شەرپەنجەی ڕەحمی هەبوو بێ شەرپەنجەی هێلکەدانی هەبوو بێ یان هەر جێگەیەکی کە تووشی شەرپەنجە بوو بێت ئەگەری شەرپەنجە لە مەمکە زیادکات یان خانمێک خۆی پێشتر شەرپەنجەی مەمکی هەبوو بێت لە مەمکێکیانە بۆیە دایمەن ئێمە ئەڵین ئەوانەی کە شەرپەنجیان هەبێ بێ دائیمەن لەژێر چاودێری بێ چونکە مەمکەکەی تریشی بەڵێ ئەگەری هەیە توش بێ بە شەرپەنجەی مەمەک. دکتۆر گەرباس لە چارەسەرەکان بکەین چارەسەرەکان ئەکید ینی ڕەنگە بە پێی نەخۆشەکان بگۆڕێت بەڵام زیاتر ئەو چارەسەرە باوانە چینکە دەکرێت بۆ نەخۆشەکانی بەتەکید بە پێی قۆناغی نەخۆشیەکە بە پێی حەجمی گرێکە بە پێی تەمەنی نەخۆشەکە ئەمانە هەمووی فاکتەرن بۆ ئەوەی ئێمە پلانی چارەسەرەکەمان بگۆڕین طبعا هۆرمۆنات ینی جۆری هۆرمۆنی گرێەکەی جۆری چارەسەرەکەمان ئەگۆڕێ بەڵام من یەکشت ئەڵێم ئێمە دائیمەن ئەگەر لە قۆناغێکی سەرەتاییە نەخۆشیەکە دەستنیشان بکەین چارەسەرکردنەکەمان ئاسانترێکە ئەگەری چاکبوونەوەی نەخۆشەکەشمان زیاترێکە خۆپارێزی پێش چارەسەر بەتەکید بۆ نمونە ئەگەر مەسەلەن نەخۆشێک بێت لە قۆناغی سفرا بێ لە قۆناغی نەزۆکا بێ قۆناغی سفر چییە هێشتا گرێ دروست نەبووە لە مەمکەکەیە ئێمە تەنها لە مامۆگرافیەکەیە کە ئێمە ئەڵێن گرنگی مامۆگرافی چییە وەکو کلسێک دەرەکەوێت کلس چییە قۆناغی سفرە ینی پێش ئەوەی هێشتا گرێکە لە مەمکەکەیە دروست بوو بێ ئەو کلسە ئێمە ئەبینین لە مامۆگرافیەکەیە ئەو کاتە بەس ئەو تەنها ئەو کلسە لا ئەبرێت بەبێ ئەوەی دەستکاری ژەرباخەڵی بکرێ بەبێ ئەوەی نەخۆشەکەمان پێویستی بە چارەسەری کیمیاوی هەبێت. ئەو گریان ئەگەر ئێمە بەعام باسی قۆناغەکانی شەرپەنجەی مەمک بکەین ئێمە 4 قۆناغمان هەیە جگە لە قۆناغی سفر قۆناغی یەک چییە هێشتا ئێمە گرێکەمان بچووکە قەبارەی نەگەیشتوتە ئەوەی کە 2 سانتیم بێت لێرەشە عینەشت پێویستمە مەمک بڕینەوە ناکات تەنها گرێکە و دەور پشتەکەی پا ئەکرێتەوە نمونە لە لەنفەگرێکانی وەرئەگیرێت لە هەنی حاڵەتە وەکو باسم کرد ئەگەر لە 2 سانتیم بچووکتر بێ طبعا فحصێکی تایبەت هەیە بۆی ئەکرێت لە ئەنجامی ئەو فحسایە بۆمان دەرەکەوێت ئەگەر نەخۆشەکەمان پێویستی بە چارەسەری کیمیاوی هەبێت یاننا بەڵام ئەو گریانەی کە لە 2 سانتیم بچووکترێکن زۆربەی زۆر ئەگەر طبعا ژەرباخەڵی توشنەوە بێ زۆربەی زۆریان پێویستیان بە مەمک بڕینەوە ناکات پێویستی بە چارەسەری کیمیاوی نابێت بەڵام ئەگەر بێت و نەخۆشەکەمان بەداخەوە ئەگەر لە قۆناغی 4 بێ قۆناغی 4 ئەو قۆناغەیە کە بڵاو بۆتەوە بە لەشیا لەو حاڵەتە ئێمە نەشتەرگەری بۆ نەخۆشەکە ناکەین چونکە سوودی لێ وەرناگیرێ تەنها چارەسەری کیمیاوی بێت قۆناغی 2 سێ ئەمێنێتەوە 2 سێ چییە 2 ئەو قۆناغەیە کە گرێکە لە 2 سانتیم گەورەترێکە یان لەنفەگرێکانی توش بووە بەڵام قۆناغی سێ گرێکەمان گەورەیە یان چەند گرێک لە مەمکەکەیە هەیە چونکە بۆی هێژمارەی گرێکان لە یەکدانە زیاتر بێ و ژەرباخەڵیشیان توش بووە ئەگەر بێت و لەم 2 قۆناغەیە یەک گرێمان هەبێت ئەگەرمان هەیە ینی ئەگەری ئەوە هەیە کە مەمکەکە لا نەبرێت بەس تەنها گرێکە لا ببرێت و ژەرباخەڵی پاکرێتەوە بەڵام ئەو گریانەی کە قەبارەیان گەورەیە ئێمە نەخۆشمان هەبوو لە 4 سانتیم گەورەتر بۆ نەخۆشەکە ینی گرەی مەمکەکەی لەو حاڵەتە ئەبێ مەمکەکە لا ببرێ بەڵام لەویاشە هەنێ نەخۆش هەیە یعنی نەخۆشی ئەڵە من بە هیچ جۆرێک نامێ مەمکەکەم لا ببرێ ئەگەر بێت و یەک گرێ لە مەمکەکەیە بێت و قەبارەی ینی حەجمی گرێکەی زۆر گەورە بێت لێرە ئێمە چارەسەرێکی بەدیل هەیە ئەوی چارەسەر بە کیمیاویە
چۆنیە ئەم چارەسەرە لە سەرەتایە نەخۆشەکە پێشەوەی عملیات بکرێ چارەسەری کیمیایی وەرەگرێ چونکە کیمیاوێکەوە لە گرێکە ئەکا بچووک ببێتەوانێ حجمی گرێکە بچووکە بێتەوانێ کەواتە خۆشببختانە لەویان نەخۆشەکە پێویست ناکا کە مەمکەکەی لا ببرێت دواتر نەشتەرگەری بکرێت بزەبت ینی دوای ئەوەی کە چارەسەری کیمیایی وەرگرتووە حجمی گرێکە بچووکە بێتەوانێ تەنها گرێکە و دەور پشتەکەی وپا ئەکرێتەوەوانی ینی وەکو تقریبان وەکو قۆناغی 1 و 2 لێت لەو حاڵەتەیە وەکو باسم کرد بە مەرجێک ئەگەر ئێمە یەک گرێ لە مەمکەکەی هەبێ چەندانەیەک نەبێت لە مەمکەکە کاتە چارەسەرکردنەکە بە پێی قۆناغەکان فەرقەکە ئێمە شتێکی تازە هەیە لای ئێمە تقریبان تازای بەڵام لە وڵاتانی دەرەوە تازە نییە ئەویش هۆرمۆناتە بزانین هۆرمۆنی ئەو گرەیە چۆنیە بۆ نمونە ئەگەر هۆرمۆنەکانی بێتەوانێ شتێک هەیە پێوتر تریپل پۆزیتیف یعنی هەرسێ هۆرمۆنەکەی دوو هۆرمۆنی و بالۆجەکی پۆزیتیف بێ ئەمە واتای ئەوەیە کە چالاکی نەخۆشیەکە زۆرە دڕە کەواتە ئەمانیش ئەم جۆرە نەخۆشانە باشتر وایە لە سەرەتاوە چارەسەری کیمیایی وەربگرێت لەبەر ئەوەی دڕی ئەو نەخۆشیە چالاکی نەخۆشیەکە کەم بکرێتەوانێ اینجا نیشتەرگەرێکی بۆ ئەنجام بدرێت لە هەر قۆناغێکا بێ کەواتە ئەو هۆرمۆناتانە پەیوەندی نییە بە قۆناغی نەخۆشیەکەوە یان ئەگەر بێت و هەرسێکی نێگەتیڤ بێ عینەشە ترپل نەگەتیڤی پێ ئەوترێ دیسانەوە ئەمە زۆر چالاکە زۆر دڕە عینەشت بە هەمان شێوە چارەسەری کیمیایی بۆ ئەکرێ اینجا نەشتەرگەرێکی بۆ ئەنجام ئەدرێ باشە دکتۆر لەوان کوتای پێویست بکاتەوە ڕێگەکانی خۆپاراستنمان پێ بڵێ بۆ کە خانمان توشتن بەڵام پێشەوە ئەمێ پرسیارە بکەم ئەو بیرۆکەی لەناو خانمانە زۆر بڵاوەکەڵنە و خانمانەی لە کاتی منداڵ بوونە شیری خۆیان نادەم بە مناڵەکانیان ئەگەری توشبوونی ئەمە شەرپەنجەی مەمک زیاترە ئەمە تا چەنێ ڕاستە لە ڕێی زانستی بابەتی شیردانی سروشتی زۆر گرنگە طبعا هەم بۆ کۆرپەکە کە چەنێ ئیسیفادە لەو شیری دایکەکە دوو هەم بۆ خانمەکە خۆی یەکەمیشت هۆرمۆنەکانی ڕێک ئەکاتەوانێ ینی لە حملە هەموو گۆڕانکاریەک و بەرزبوونەوەی هۆرمۆنی جەستە ڕوئات کە ئەمە شتێکی سروشتیە بە شیردانی سروشتی ئەم هۆرمۆنانە ئەگەڕێنەوە باری ئاسایی خۆی قەبارەی ڕەحمی ئەگەڕێتەوە شوێنی خۆی کەواتە خۆپاراستینە بۆ ڕێکردنەوەی هۆرمۆنەکان بۆ ڕەحم و هێلکەدانی خانمەکە چەندێکیش ئیسیفادەی هەیە بۆ مەمکەکە خۆی کە تۆ ئەو خانانەی مەمکە لە ناو خانمانە ئەڵێ وا باوە ئەڵێ مەمکەکە ئەژێتەوە ئەم ژیانەوەی مەمکە و ئەم شیردانی سروشتیە و خۆپارێزیەک و باسم کرد هەم بۆ قەناتی بۆریە شیردەرەکان و هەم بۆ خانەکانی کە شیر دروست ئەکا کەواتە خۆپارێزیە بۆ دروستبوونی شەرپەنجەی مەمەک بەڵام لەگەڵ ئەوە شابینی ومانە ئێمە خانمان کە مەسەلەن 4-5 مناڵی خۆی یان زیاتر ئەڵێ هەمویان شیری خۆ من پێیا و تووشیش بۆ بە شەرپەنجەی مەمەک بەڵام وەکو باسم کرد چەند فاکتەرێکی کە هەیە ینی تەنها شیردان نییە کە خۆپارێزی هەبێت وەنیە چەند فاکتەرێکی کە هەیە مەسەن ئەوانی کەوت باسمان کرد کە لە کەسوکاریانە ینی کە هۆکاری بۆ ماوەییان هەیە کە گۆڕانکاری جینات هەبوو لە مەمکەکەیە خۆڕاستە شیردانی سروشتێکە کە چەند گرنگە بەڵام فاکتەرێکی کەی هەیە کە توش ببێ بە شەرپەنجەی مەمەک لەبەرەوە پشکنینە پێشوەختەکە وا دەرەکەوێت لە هەمووی گرنگتر بێ کەواتە چۆن خانمان خۆیان بپارێزن یەکەمیشت ڕێکردنەوەی کێشە خواردنی تەندروستە چۆن ئەو خانمانە خواردنیان تەندروست بێ سەوزە و میوە و دژە ئۆکسانەکان و ڤیتامین دی و ئەم گرنگی بەم خۆراکانە بدات لەشی بەهێزتر ئەبێت یعنی ئەگەر خانەی گۆڕاوکراویش لەشیا دروست ببێ خانەی شەرپەنجەیش هەبێ لەوانەیە لەشی زاڵ ببێ بەسەر ئەم بەسەر ئەم خانانەیە و لە ناوی بێت دوورکەوتنەوە لە خواردنی کحولەکان دوورکەوتنەوە لە جگەرەکێشان دوورکەوتنەوە لە خواردنی حەبی هۆرمۆنات ببێ ئەوەی کە لەژێر ڕێنمایی پزیشکا بێت لە هەمووی گرنگتر پشکنینی پێشوەختەیە و باسم کرد پشکنینی خۆیە کە لە ماڵەوە بخۆی ئەنجامەدات پشکنینەکە لە ماڵەوە کە لە لای پزیشک ئەکرێت لە تەمەنی 30 ساڵیەوە لەگەڵ پشکنینی مامۆگرافی کە گۆڕانکارە سەرەتاییەکان دەسەکەوێت لەو ینی ئەنجام ئەدرێت لە ئەو پشکنینەیە. دکتۆر بامیش کۆتا پرسیاری خۆم بکەم ئیتر بەمە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەوەیە کە ئێستا یەکێکە لە نەخۆشیە باوەکان کە ترسێکی زۆری لای خانمان دروستکەرەوە یەکێکە لەو نەخۆشیانی کە لە جیهانیشە ڕۆژی بەرەنگاربوونەوەیان بۆ داناوە هەفتەی بەرەنگاربوونەوەیان بۆ داناوە لەبەرەوەی ڕێژەکەی ڕوو لە زیاد بوونە تۆ ئەتوێکی هۆشدارێک بێ بە خانمان کە خۆیان بپارێزن و ڕەچاوی تەندروستی خۆیان بکەن بۆی کە دوور بن لەم جۆرە نەخۆشیە. وەکو باسم کرد کە ئەو خانمانە کە وشاری تەندروستیان
زۆر بێت کە گرنگی بە جستەی خۆیان بدەن ئێمە لە کۆمەڵگەی ئێمە نەخۆشی ئێمە زۆر جار شەرمەکە یان زۆر جار ئەترسیە یعنی ترسەکە وای لێکە کە ئەڵێ توخوا باچی بێت با ببێت ببێ ئەوەی بزانم چییە نەخێوانیە وکو باسم کرد ئێمە لە قۆناغی سەرەتاییە بێ مەمەگبڕینەوەی ناوێت لەوانەیە چارەسەری کیمیاوی نەوێت بەڵام لە قۆناغ کۆتایەکانە بێن ئەگەر قەبارەی گرێکە گەورە بێت ینی ئەبێ کیمیاوی ژوەرگری لەوانەیە پێویست بە مەمەگبڕینەوەش بکە کەواتە چەند لە قۆناغێکی سەرەتاییات نەخۆشەکە دەستنیشانی نەخۆشەکی بۆ بکرێ ئەگەری چاکبوونەوەی زیاترێکە کەواتە ڕێنمایم بۆ نەخۆشەکان ئەوەیە کە گرنگی بە پشکنینی خۆی بدەن بە پشکنینی پێشوەختە بدەن نەترسن شەرم نەکەن هەر گۆڕانکاریەکیان بینی لە مەمکیانە ئیتر ئایا گرێ بێ دەردراو بێ گۆڕانکاری لە گۆی مەمکەکەیا بێ گۆڕانکاری لە پێستەکەیا بێ سووربوونەوە بێ هەر شتێکی بەدی کرد لە پشکنینەکە نابێ پشتگوێی بخات و ئەبێ گرنگی پێ بدرێ. سەکان خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆرە سەناریاشوان سپۆری نەخۆشیەکانی ممکو خێزانی لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە هەمووان دوو بوون لە نەخۆشی و نەخۆشیەکانی ئێمە سپاس دەکەین دکتۆرە بۆ کاتێک کە پێت بەخشین